مزەحیم شایانی هەموو شتێکی ڕاست باش ڕۆیشتنت بۆ ماڵی خوا بۆ عەمرە خەڵک ئەڵێن بۆ خۆشیرنکردنە لە پێش چاوی خەڵک باشە من کە 5 فەرزە نوێژ دەکەم خۆم پێشانی خەڵک نادەم ئیلا گەر هەندێک جار لە ڕۆژانی جومعە لە مزگەوتێک بیت دەرکەویت ئەویش میدیایەک لەوێ تیش دەخەنە سەر من دەبینن من 8 جار چوومەتە ماڵی خوا و هەر کەسیش لەسەر حسابی تۆ چوون بۆ ماڵی خوا ڕاستە و هەمی 6 ئەو زانیارانە چەند دەزانی زۆر جار خەڵکێکە بوو کە من نامێ باسی کەم حەزی کردو بچێت من هاوکار بووم لەوەی کە نامێ باسی کەم تەفاسی زیاتر ینی نردوومە و چەندین کەس و کارێکتر و وەنەرمەند و کەسایەتی لەگەڵ من هاتوو چوون و ئەوانە شایەتی ئەوە دەدەن و مامۆستایانی ئاینیش لەگەڵ مندا سەفەریان کردووە